وەکو چۆن پیاوەتیان لەناو کۆمەڵگایان هێشت لەمە دواتەوە بێ لە ماڵەکەی خۆش تا پیاو نەبێت بە یاسا تۆ لەو پێش لە دەرەوە لیان سەنیتەوە پیاوەتی بۆ نییە پیاو بێ بە کۆی لەبێ جاسە لە ماڵەکەی خۆش تا بۆ نییە پیاو بێ هەر بە یاسا ئەمە ئەگەر بێت و میلەتێک ئامادە نەبێ بۆ قبوڵکردن و وەرگرتنی بۆی تەڕەح ناکرێت ئەو بۆ معلومات گەرە میلەتە لەسەر دینەکەی ئەڵڵا بووە بەگشتی یەک کەس جورئەتی ئەوەی نەئەکرد بێ قسە بە ئایەتی ئەڵڵا بڵێ باشە بە کۆنەپەرستی و بە خراپ ناوی بەرێ ئەگەر ئەو میلەتە دینەکەی لە خۆی لا گرنگتر بووە لە دنیاکەی لای گرنگتر بووە کە ئەبێ وابێ بەل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى بێ وابێ ئەگەر ئەم میلەتە دینەکەی و باشە قیامەتەکەی گرنگتر بووە لە دنیاکەی هەرگیزەوە جورئەتی ناکرد بێت بڵێ ئەم ئاەتەتان وایە و فەرمودەیەتان وایە و پێغەمبەرەکەتان وایە و سەحابەکانتان و دینەکەتانە بەس میلەتێک کە دەستکاری کرا وایرەکانی گۆڕا ئەو وەختە هەموو جیازێکی پێخرێتە هیچ هەموو بەرنامێکیشی لەسەر دانرێ جا خەتا لەوانەوە نییە کە ئاوە بەدلێری ئەوێرن قسە بکەم خەتا لە میلەتێکی زەلیلی سەر شۆڕەوە کە خۆشی هەڵواسیوە بە ئیسلام ئەگەر ئەو سامانوت بە تەسکەرە مسلمان ئەم ڕۆژ نەما کاتی نیشتیمانی ئیسلامیەتیانی وایە چیتانێ بە تەسکەرەش مسلمانیان نێشت ئەوە خەبات و تێکۆشان و خۆ بە کوژدان بوو ئەوەش بەرهەمەکەی بوو ئەوە بەرهەمەکەی بوو بێدینکردنی خۆت لەگەڵ ژیاندنی ئاغاکانێ وەکو فیرعون و تۆش لە کۆیلەکانی بەنی ئیسرائیل پیستر بژیت لە ژێرم سابووە حکمی ئەڵڵا لا معقب لحکمی لا يسأل عما يفعل وهم يسألون ئەو پرسیاری لێ ناکرێت تۆ پرسیارە لێکرێت تۆ پرسیارە لێکرێ موقیفت چۆن بوو لە بەرامبەر دینەکە تا لە ڕۆژی قیامەت کاو هەموو هەجەر و گوجەرا هاو هەرچی سبحان الله والله دیقەتم ماوە سوێن بە ئەڵڵا بێکەم و کوڕی ناوێ ئەم سوێنە بەرپرسمی لە قیامەتە هەموو ئەوانەی کە هجوومەکەنە سەرم دینە جورئەتەکەن سوکاتی بە مقدساتی ئەم ئیسلامە بکەن چوومەتە بنج و بناغیان هەمویان قێزەونترین و پیسرین ئینسانەکان بوون لەم کۆمەڵگایە هەرگیز پیاوی پیاوانە ڕێ بەخۆی ناسوکاتی بۆ دینە بکەن دیقەت بن بڕۆن ئەبوو جەهل و ئەبوو لەهەبیش چەندێ پیس و قێزەون بوون نەئەهاتن سوکاتی بکەن بە دینەکە چون بە پێغەمبەریانەوە صلی الله علیه و سلم شاعیر و ساحیر و مەجنون و ئەو ئەگەر ڕەخنەیەکیشیان بگرتایە لە دین ئەها سیرکە ئاەتەکە چۆن باسیەکە ئەو قسەیە گومانێکی عەقلی معقولیانێنە بەڵام گومانەکەیان بەتاڵ کرایەوە بە نەسی ئاەتەکە خۆی نەک بێن قسەی خۆیان سەرخەن بەسەر قسەی ئەڵڵا جەل جەلاله لە کاتێک ئەوان لە جاهیلیەتە شابوون پێشتر حکمی ئەڵڵایان هەر نەبیستن بەڵام تۆی دیعایەوە بکەی کە لە ناو ئیسلاما گەورە بوو خۆ پێشتریش هەر مسلمان بووە بە حساب بوو یەکێکیش بۆ لە ئەندامەکانی حیزبە ئیسلامیەکان هۆش یەکێکی ترە لە بەرهەمەکانی ئەو مەدرسەیە کە ئەمڕۆ ئاواکە بە مسلمانان و بە دینەکەیان و خەڵکێکیش هەر لە حیزبەکەی خۆی بە ئازایەتی زانە جوابیاتەوە تۆ خۆ پەروەردە کرد بەرهەمی خۆت چی بە ئازایەتی زانە